بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان. پارتی ویکێتی لە هەرێمی کوردستان دەنگی لایەنەکانیان دزیوە و بۆ عێراقیش داوای یەکرێزی لە چوار لایەنەکە دەکەن. چوار لایەنەکەش لەسەر ئاستی سیاسی و دیبلۆماسی و یاسایی لە هاوڵەکانیان بۆ بەرداوامن بۆ هەڵوەشاندنەوەی ئەنجامی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق. بە میوێندارێک لە بەڕێزان لە بەغدادەوە زانا ڕۆسایی ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە هەولێریشەوە چالاک مۆهەندیس ئەندامی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان تاوتوێی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. دوای هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەران کە بە فەسیحەیەکی گەورەی ساختەکاری کۆتایی هات، هەردوو پارتی دەسەڵات لە هەرێمی کوردستان کەوتنە باسکردنی یەکریزی نیشتیمانی و زەرورەتی ناردنی یەک تیم بۆ بەغدا بە بڕوای چاودێران پەنابردنی یەکێتی و پارتی بۆ دەستەواژەی یەکریزی نیشتیمانی لەلایەک بۆ پەردەپۆشکردنی تەزویری هەڵبژاردنەکانە و لەلایەکی دیکەشەوە بۆ شاردنەوەی شکست و تەنازولات بۆ لایەنە عێراقیەکانە لە بەغدا. ئەندامێکی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی دەڵێت پارتی یەکێتی هیچ کات یەکریزی کوردیان نەویستووە چونکە گەرمەبەستیان بووایە حکوومەت و دام و دەستگا شەرعیەکانیان دوو بەش نەدەکرد. پارتی وێشێتی بخوان یەکریزیان ناوێت چکە گەر بیان ویستا تا ئێستا بخوان یەکریز دەبوون، یەک حکوومەت دەبوون، تا ئێستاش دوو ئیدارە و دوو حکوومەتە لە هەرێمی کوردستان و ئەوان یەکریزیان دەوێت لە بەغدا بۆ دەستکەوتەکانی خۆیان لەبەرەوە کۆمەڵە پۆستەیە ئەمجارە لەوەی لە دەستی بدەن بۆ دەیانەوێت لایەنەکانی کەش هاوکاریان بن لە دوای وانەوە ڕیز بگرن بۆ ئەوەی کە دیفاع لە بەرژەوەندیەکانی وان بکەن. ئەگەنا بۆ هەرێمی کوردستان بێ بە تاکید ئێمە یەکریزین، یعنی بەڵام ئەوە پێویستی بۆ ئەوان پێشەوەی کە باسی یەکریزی بکەن پرۆژەیەکیان هەبێ بۆ ئەوەی کە لایەنەکان لەسەرەوە پرۆژەیەک دەموت چکە لە بەغدا سەبارەت بە هەرێمی کوردستان بەغدا و هەرێمی کوردستان پێویستی بە پرۆژێ. دوای 15 ساڵەوان داریان لەسەر بەردانەناوە بۆم هەموو دەستکەوتەی کە هەبوو بۆم هەموو کورسەی کە لە بەغدا هەبوو نەیانتوانی دار لەسەر دابنێت هەموو پرۆسە هەڵپە سێردراوەکان لەگەڵ بەغدا وەکو خۆیتی یانی هیچی چارەسەر نەکراوە. ئێستا دەیانەوێت دوای زیینی دەنجی لایەنەکانیش کە گەروان یەکریزیان دەویست دەبەوە پێشەوە دەستکاری دەنجی لایەنەکان نەکەن، یانی ئەوە گرنگ و بەڕامەوەکان دەنجی لایەنەکانیان دەسی و ئێستاش یەکریزی لێ کوێ دەکرێ، یانی من پێم وانێ بە هیچ کاتێک یەکریزی لەگەڵوان دروست بێ. چاودێرێکی سیاسی ئاماژە بۆ ئەوە دەکات پارتی وێچێتی لە ڕیفراندۆمە بێ بنەمایەکەیاندا باسییان لە تەلاقدانی عێراق و ئیعلانکردنی دەوڵەت دەکرد کەچی ئێستا کێبڕچیانە لەسەر گەڕانەوە بۆ بەغدا و وەرگرتنی پۆست لە حکوومەتی عێراقدا. ئەو حیزبە دەسەڵاتدارانە چی خراپە بەو میلەتە نەکەن؟ کوردایەتی و دزیان تێکەڵ کردیە، دەوڵەتی کوردستانی و تاڵانیان تێکەڵ کردیە و لە ئاخریشدا ڕیفراندۆمێکیان کرد کەس نازانی ئەو ئامانجە چی بوو. یەکجاری پێگەی کوردستان وێران کرا، باز لە تەلاقدانی عێراق کرا، ئێستا تەسویر لەسەر چوونەوە بەغدای دەکرێ یەک بە تەنها حیزب چوینەوە بەغدا لەگە مالیکی اتفاقیان کرد کە گوایە مالیکی ئەگە دۆڕی زەرا دەوڵەتی کوردستانی ئەلە کەس نازانی چ دەکرێت. ئێستا لە کاتێشدا داوای یەکڕێزی دەکەن، هیچ متمانەیەک بەو دەسەڵاتە گەندەڵە نییە لە کاتێک ئەو دزی و تاڵانی بکە و میلەتی بێ بەش بکە برێوەرە یەکڕێزی بکەین چکە ئێمە دڵنیاین گەندەڵکار نیشتیمانیان نییە تا یەکڕێزی بکەین. یەکڕێزیەکمانە هەیە ئەوی پیرەگوترێ بەرەیکەل حیزبەکان خەڵک شخصیات منەظەماتی مەدەنی لەوێ خۆیان یەک خەن و مەلەفی خۆیان تێکەری گەندەڵکاران نەکەن لە ژێر هیچ ناوێکی سۆزدار. لە ڕابردوودا دەسەڵاتدارانی هەرێم نە لە بەغدا و نە لە هیچ مناسەباتێکی چارەنووسسازدا ڕەچاوی یەکریزی نیشتیمانی و یەک هەڵوێستی لایەنە کوردیەکانیان نەکردووە. ئێستاش دوای شەپۆلی تەزویراتەکانیان بانگەشەی یەکریزی و بانگەوازی ناردنی تیمی یەکگرتوو بۆ بەغدا هیچ نییە جگە لە خۆڵکردنە چاوی لایەنە سیاسیەکان و هەنگاوێکی دیکەی گوماناوی بە ئاراستەی پاراستنی پۆست و دەستکەوتە حیزبیەکانیان. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر. جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان. ئەگەر سەرەتا بچینە بەغداد لای کاک زانا ڕۆسایی. کاک زانا زۆر سوپاس بۆ بەشداریتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین هەوڵەکانی ئەوەکو چوار لایەنەکە بۆ هەڵوەشاندنەوەی ئەنجامی هەڵبژاردنەکان لە بەغداد و لە پەرلەمانی عێراق بەکوێ گەیشتن؟ بەناوی خوای گەورە میهرەبان، سڵاو ڕێز بۆ جەناب میوانی بەڕێز کاک چالاک و هەموو بینەرە عەزیزەکان.
بێگومانە ئێمە لە ڕۆژی دوای زەمەکانی هەڵبژاردنەوە بەرەو شاری بەغدا هاتوین بۆی هەوڵەکانمان بخەین لەگەڵ بەدواداچوون بکەین بۆ دەنگی دزراوی هاوڵاتیانی خۆمان. سەرەتا شاندێکمان پێکەنا لە هەر چوار لایەنەکە سەردانی نەتۆلیتۆکان و سەردانی کۆنسولخانەکان و سەفارەتەکانمان کرد و سەردانی سەرۆکی کۆمپانمان کرد. پەیامی خەڵکی کوردستانمان پێ ڕاگەاندن کە ئەم گزیکاری کە کراوە تا چ ئەندازەیە قێزەڵ و گەورە بووە ئەو بەڵگانەمان خستە بوو و داوامان لێکردن کە فشار بخۆن سەر کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان بۆ ئەوەی لێ کۆمەڵی ور بکاتن خروقاتانێک کە کراوە. پاشان شۆکو پەرلەمانتار لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا 3 جا هەوڵی ئەومان داوە کە دانیشتێکی تایبەت بکەین بە هەڵبژاردنەکان. لە دانیشتەکان وەرگە نەمانتوانیوە ژمارەی یاسایی تەواو بکەین، بەڵام توانیتمان ژمارەیەکی ئەجگار زۆری پەرلەمانتار کە لە نزیکەی 150 داوی پەرلەمانەدا لەوانەیە کە براون و لەوانەیە کە پێشتر خۆیان کاندید نەکردەوە یان کاندیدبوونەوە دەرنەچوونە توانیمانە کۆیان بکەینەوە لە هەموو کتلە سیاسیەکان لە هەموو پێکهاتەکان. ئەمەش نیشانەی ئەوەیە کە نیگەرانێکی قوڵ لە شەقامی عێراقی لە ئەنجامەکانی هەڵبژاردنەکان لەلایەک ڕێژێکی ئێزگار کمی هاوڵاتیان بەشداری هەڵبژاردنیان کردووە کە سەرچاوە نافڕنەکان ناگاتە 20% هەرچەندە کۆمیسیۆن بە 44 لە قەڵەم داوە، بەڵام ڕاستەکەی لە 20% زیاتر نییە. ئەمە نیگەرانێکی زۆر شەقامی عێراقی لە دەسەڵاتداران لەوەش کە بەشداری کردووە دەستکارێکی ئێزگار زۆری ئیرادەی خەڵق کراوە و دەنگەکانی هاوڵاتیان بەهەدەر کراوە حساب ناکراون یان بۆ لایەکی تر ئەژمێ کراوە. وەی وەکو پەرلەمانتارانیش تا ئێستا دەسەڵاتی ئەومان هەیە ئەرکەکانی خۆمان ئەنجام بدەین وەکو دەسەڵاتی یاسادانان، دەسەڵاتی بەدواداچوون و چاودێری کارەکانی حکوومەت و لە هەوڵەکانی خۆشمان بەردەوام دەبین. بەڵێ بەس تا ئێستا هەوڵەکانتان چی ئەنجامێکی هەبووە ئەوەی کە بۆنم لە سەر ئاستی پەرلەمانی هەوڵانتانداوە سوودی چی بووە لەگەڵ ئەو باڵوێزانەی کە لە عێراق باڵوێزی وڵاتان قسەتان کردووە ئەو سوودی چیە بووە؟ بەڵێ ئەم وڵاتانەمان کە کاریگەریان هەیە لەسەر باردۆخی ئاگادارکردنەوە لەم خروقاتانەی کە هەبوون بە تێماگەاندن کە ئەو شوێنانەی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان گرتبوویە ئەستۆ بۆ هەڵبژاردنەکان بە تەواوی ئەمین نەبوون، بە تەواوی پاک نەبوون و ئەم ئەنجامەی کە دەرکەوتووە لە هەڵبژاردنەکان لە هەندێک لە پارێزگاکان ئەنجامی واقعی نین، ئەنجامی دوور لە ڕاستەقینەنە بەڵکو ئەنجامی شێوێنراون. لەسەر ئاستی پەرلەمانیش ئێمە لە یەکەم کۆبوونەوەی پەرلەماندا کە لە دوای هەڵبژاردنەکان ئەنجامدرا کۆبوونەوەیەکی تەداولی کرا تێدا ئەندامانی پەرلەمان لە پارێزگا جیاجیەکانی عێراق هەموو ئەو بەڵگانیان خستە ڕوو کە هەیە لەسەر ناپاچی هەڵبژاردنەکە و ئەو سەختەکاریانەی کە ئەنجام دراوە لە هەموو پارێزگاکانی عێراق. و لە کۆبوونەوەی دووەمیش یاسای بەدەستبێنین، بەڵام لیژنەیەکی لێکۆڵینەوە پێکا بۆ بەدەداچوونی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان و کۆکردنەوەی بەڵگەکان بە شێوەیەکی دۆکیومنتاری و پێشکەشکردنی بەلایەن لە کۆبوونەوەی پێنجشەمەی ڕابردووش کە لەویش ڕێژە یاسایی پەیدا نەبوو، بەڵام بە ئیمزای 150 ئەندامی پەرلەمان بەیاننامەیەکی پەرلەمان دەرچوو کە تێدا کۆمەڵێک داواکاری گرنگی تێدا بوو. ئەم داواکاریانە بۆ کۆمیسیۆن و بۆ دەسەڵاتی دادوەری بۆ حکوومەتی عێراقی بوو. ئەمانە هەر هەمویان هێزێکی فشاری گەورە بوو لەسەر حکوومەتی عێراقی و لەسەر کۆمیسیۆن و لەسەر لایەنە پەیوەندیدارەکان کە بێنە سەر خەک و داوا بکەن کۆمیسیۆن پەلە بکات لە جێبەجێکردنی قانون، چونکە کۆمیسیۆن قانونی پێشێن کردووە لەسەر وەرگەدا. هەر لە حەملەی انتخابات کۆمیسیۆن قانونی پێشێن کرد و هەروە لە دەسەڵاتی دادوەری کە دەبا سەرپەرشتی هەڵبژاردنە کردبایە کۆمیسیۆن قانونی پێشێن کرد و هەروە لە پێدانەوەی ئەنجامی وێستگەکانی دەنگدان لە ڕۆژی ڕاگەاندنی ئەنجامەکان کۆمیسیۆن قانونی پێشێن کرد. ئەمانەمان هەموو خستۆتە بوو و چەندین زار دەسەڵاتی دادوەری هاتۆتە سەر خەت و محکەمەی ئیتیحادی بەیاننامەی دەرکردی لەم بارەوە. کاتە ئەم زۆڵەی ئێمەی پەرلەمانتاران لە بەغدا بێبەرهەم نەبووە. بەڵێ سوپاس دەکەم دۆتەگرێم و لای بەڕێزت ئەگەر بچین هەورێر لای کاک چالاک زۆر سوپاس بۆ بەڕێزیشتان بە بۆ چوونی ئێوە یاخودە و داواکاری ئێوە و چوار لایەنەکە بۆچی ئێوەتانەوێت
ئەنجامی هەڵبژاردننی پارلەمانی عێراق کە لە دوانزەی پێنج بەڕێوەچوو هەڵبوەشێنەوە ئامانستان لە هەڵوەشانەوەی ئەنجامی هەڵبژاردنەکان چییە؟ بەڵێ سپاس بۆ ئەو دەرفەتە سڵاو لە خۆتان و بینەرانتان سڵاو لە میوانیشتان لە بەغدا کاک زانا ڕێزمان بۆی هەیە بەداخەوە من دەنگەکانی کاکزانە سەدایەکی زۆری هەیە لای من زۆری استفادەم لێ نەکرد بە هەر حاڵ ئامانجی ئەو چوارلایەنە لە ڕەتکردنەوەی ئەنجامەکانی هەڵبژاردننی 12 ئەو مانگا نەتیجەکەی لەوە هاتووە کە ئێمە سەر لەبەری ئەو پرۆسەیە ڕەت دەکەینەوە سەر لەبەری بێلایەنی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق ڕەت دەکەینەوە ئیدانەی دەکەین سەر لەبەری دابەشکردنی کورسیەکان بۆ سەر قەوارە سیاسیەکان و بۆ سەر کاندیدەکان ڕەتی دەکەینەوە بە هیچ شێوەیەک حسابی ئەوەندەشیان بۆ ناکەین بۆ ئەو دەرەنجامانە دیارە ئەگەر هەتاوەکو ئێستا لەو کوردستانی ئێمە ئەگەر لە 92ەوە یەکێتی پارتی لە یەک بەفێڵ بوون و دزی و گزیان لە یەک دەکرد و تەزویریان بەرامبەر یەکتر دەکرد ئەو جارە سنووری تەزویر تێپەڕی گەیشتە حەدی ئەوەی دوو دەستگای جاسووسی پارتی و یەکێتی دەستگای زانیاری و دەستگای پاراستن بەیەکەوە دابنیشن خەریتەی سیاسی و دەنگ لەو کوردستانە بە کەیفی خۆیان بەش بکەن ئەویش بە بڕیار و ئاگداری ئاغاکانیان لە دەوروبەری وڵاتان واخت ئەو وڵاتانەی کە حەز دەکەن دەنگەکان لە کوردستان ئاوە بەش بکرێ ئێمە سەر لەبەری ڕەدەکەینەوە چکە بە نەتایجێکی زۆر ناشەرعی و زۆر نائادیلانە و زۆر ناقانونی دەزانین بەڵێ بەس کاک چالاگەوەی کە بەرەز وتت ینی پێش هەڵبژاردنەکان هەردوو دەستگای بڵێنەوە دوو دەستگای هەواڵگیری سەر بە پارتی و یەکێتی پێشتر بەڕێز زانیاریتانەیە کە پێشتر دانیشتبن وە خۆیان نەتیجەکانیان دیاری کرده بێت؟ نەتایجی دقیقمان نەبوو معلوماتی دقیقمان نەبووە ئێمە بەڵام دەردەچێ لە ئەنجامی دابشکردنی کورسیەکان دیارە هەروەکو چۆن لە مێدیاکانیش بڵاو کرایەوە کە ئەوانەی کە دەرچوون لە ناویەکێتی سەر بە بنەماڵەی تاڵەبانین واتە سەر بە دەستگای زانیارین و ئەوانەی لە ناو پارتی دیموکراتی کوردستان تەنانەت کاندیدەکانی خۆشیان ئەوانە سەر بە باڵی پاراستنن یاخود سەر بە باڵی بنەماڵی بارزانین نەکسە سەر بە باڵی نێچیروان بارزانی بن کە بە ناوە خەتە معتەدیلەکەی ناو پارتی دیموکراتی کوردستانە بۆیە ئێمە دەڵێن ئەوە پلانی دوو دەستگای مخابراتیە کە دایانەوێ بە خەیاڵی خۆیان بە عەقڵی پڵاوی خۆیان دایانەوێ ئەو وڵاتە ئاوە حکوم بکەن بەڵام ئەوە من بە خەونی حشتری دەزانم چکە دەزانم ئەوانە لەو پەڕی لاوازی خۆیان ئەو کاریان کردووە ئەگەر لاواز نەبوونایە پێشتر لاواز نەبوون ئەو کاریان نەدەکرد تەزویرێکی ئاساییان دەکرد بەڵام ئەو جارەکە زانیان تەزویرە ئاساییەکەش دادیان نادا میلەتی خۆیان دەنگدەری خۆیان سزایان دەدا بۆیە پەنایان بردەبەر ڕێکارە جاسووسیەکان بە ئینقلابی سپی کورسەکانیان دابش کرد بەڵام وەکو گوتم ئەوە خەونی حشترە بەڵێ کەواتە بە بۆ چوونیەوە تەناوە مەسەرەن دەنگی و چوارلایەنە نەدزیەوە بەڵکو لە ناو خۆشیاندا تەزویریان کردووە بۆ کۆمەڵێک خەڵکی دیاری کراوێنی و دوولایەنە تەناوە نییە کە دەنگی چوارلایەنەکان دزی بێت بێگومان تۆ دز کە مەبدەی دزی قبول کرد ئیتر هەموو شتێک دەکا ئەو برادرانی یەکێتی لە سلێمانی دەنجی گۆڕان و کۆمەڵ و لایەنەکانی تریشان دزیوە لەو لاوە دەنجی هاوپەیمانەکەی خۆشیان دەنجی پارتیشیان لە دەڤەری خۆیان دزیوە اینجا لە ناو خۆشیان دەنجیان لە کاندیدەکانی خۆشیان دزیوەتەوە من بەدەیان برادرم هەیە لەو بەڕێزانەی کە لە ناو یەکێتی لە ناو پارتی خۆیان کاندید کرد و منیش کاندید بووم دەزانم مەسەلەکان کورد گوتنی کرد لەکوێ کەوتەوە کوندەکەش لەکوێ دڕاوە ئەوان ئاوا دزیان کردووە لە بەرامبەریشدا پارتی دیموکراتی کوردستان لە دەڤەری بەناوە زەردەکەی خۆیان
بە هەمان شێوە فێڵیان لە هەموو دزیان لە هەموو لایەنەکان کردووە تەنانەت لە یەکێتی لە هاوپەیمانەکەی خۆشیان کردووە لەناو لیستەکەی خۆشیان دزیان لە کاندیدا معتەدی لە باشەکانی خۆیان کردووە دەنجیان بۆ ئەو کاندیدانە کۆ کردوتەوە کە ئەلقەلەجوێی خۆیانن. بەڵێ سوپاس دەکەم کاک چالاک ئەگەر بچینەوە لای کاکزانە سەبارەت بەوەی کە بەڕێز وت دێوە هەوڵەکانتان بە تایبەتی لە پەرلەمان چ کردێتەوە بۆی کە دانیشتێک بەڕێوەبەرن ئەنجامیە مەڵبژاردنە هەڵبوەشێننەوە. بەڕێز وتت زۆر کاندیشی تێدا کە سەرکەوتووە زۆر لیستی تێدا لەلایەن عێراقیەکان، بەڵام تەنیا پێ دوایە ئەوەی کێتی و پارتینین کە ئامادەنین پەرلەمانتارەکانیان بنێرن، یعنی لاەن هەیە لە عێراق لە هەڵبژاردن سەرکەوتنی بەرەسێنابێ لەگەڵ ئێوەش کار بکات بۆ بنەبڕکردنی تەزویر. بێزگە لە یەشێتی پارتی کوتلەی ئەحراری سەر بە مقتەدا سەدریش ئامادەی کۆبوونەوەکەنین و هەروەها کوتلەی حەیدەر عەبادیش ئامادەنین. بێزگە لەوە هەموو کوتلەکانی تر کوتلەی ئەلوەتەنیە سەرۆکاتی عەلاوی کوتلەی دەوڵەتی قانون تلاکی دەوڵەتی قانون ئامادەیە بە شێشی زۆر لە بەدر ئامادەیە، حزبی فەزیلە ئامادەیە و اتحاد القوى للسنەکان زۆربیان ئامادەن، تورکمانەکان ئامادەن، مەسیحەکان ئامادەن، یعنی پێ کاتە سەرچەکان عێراق ئامادەن لەم کۆبوونەوەیە و پێم وایە بۆ کۆبوونەوەکانی داهاتوو تەوزیح دراوە لە کوتلە گەورەکان کە ژمارەشی زیاتریش ئامادە بن لەبەرەوەی ڕۆژ لە دوای ڕۆژ ساختەکاریەکان زیاتر ئاشکرا دەبن و ئاکامەکانی ئەم هەڵبژاردنە ساختەیە زیاتر دەرەکەون کارگیرێکی خراپیان لەسەر ئایندەی سیاسی دەوڵەتی عێراقیدا. پێم وایە لەم کۆبوونەوانە داهاتوو دەتوانین ڕێو شوێنی تریش بگرینە بەر ئەگەر نەتوانین قانونەکە دەربکەین کە لە قانونی هەڵۆشانەوەی ئەنجومەنی قانونی هەڵۆشانەوەی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەران، بەڵام دەتوانین بڕیارەشی پەرلەمانی دەربکەین کە بڕیارە ناچارکەر بێ بە کۆمیسیۆن و لایەنەکانیش پێوە پابەندن بۆ تحقیقێکی ورد لەم ساختەکانیانە و دواخستنی ڕاگەیاندنی ئەنجامەکان. بەڵێ بۆ سەزەم بکەکانی دەنگدان لە عێراقدا. بەڵێ بەس سەبارەت بۆی کە تا چەند ئەم زانیاریە ڕاستە کە باز دەکەی کە پارتی ویکێتی وێڕایەوەی کە خۆیان بەشداری ناکەن لەم دانیشتنانی پەرلەمانی عێراق و داوە لە لایەنەکانی تریش دەکەن بۆ لایەنە عێراقیەکان کە بەشدار نەبن لە پەرلەمانتارەکانیان بەشدار نەبن لەو کۆبوونەوانەی کە دەکرێت بۆ لێکۆڵینەوە لە ساختەکاری لە پەرلەمانی عێراق. بێگومان لایەنە ساختەکارەکان زۆر دڵخۆشن بە ئەنجامەکە و هەوڵ ئەدەن کە ڕێگری بکەن لە دروستبوونی هەر کۆبوونەوەیەک کە بێتەوەی ئاشکراکردنی ساختەکاریەکانیان و ئەوان دەزانن تا کۆبوونەوەی پەرلەمان زیاتر بەسترێت زیاتر بەڵگا ئەخرێت هەبوو لە میدیاکان زیاتر باسەکرێت و ئەندام پەرلەمانەکان بەڵگەی زۆریان بەدەستکەوتووە هەمویان باسی دەکەن لە خوێندنەوە ئەمەش زیانی دەبێت بۆ بەرژەوەندی تایبەتیەکانیان. من لێرەوە ئەنی هۆشداریەک دەدەم بە خەڵکی عێراق ئەو کەسانێک کە بە ساختە و ئەو کەسانێک کە بە زەردی پارە نوێ بگەنە کورسەکانی پەرلەمانی عێراق ڕۆڵەی نیاز و مەبەستیان هەبێت خزمەتی ئەم میلەتە بکەن. بێگومان دەیانەوێت زیاتر سوودمەند بن لەسەر ئاستی شخصی خۆیان لەسەر ئاستی حزبی خۆیان، چونکە ئەو کەسانێک کە ئامادەن بە ملیۆنەها دینار خەرج بکەن تا کورسێکی پەرلەمانی پێ بکڕن یانە چەندین ملیارش قازانج دەکەن لە پشتی ئەم کورسیەوە لە ئەو گەندەڵکاری و ئەو ڕاوبردەی کە دوای ئەنجامیەدەن لەو پۆست و پلانەوە. بەڵێ بەس سەبارەت بە دەسەڵاتەکانی پەرلەمان هەندێک لایەن باز دەکەن کە پەرلەمان ناتوانێت بۆ نمونە ئەنجامی هەڵبژاردنەکان هەڵبوەشێنێتەوە لە ڕووی یاسای ئەم خولەی پەرلەمان تاکەی دەتوانێت بڕیار بداوە دەسەڵاتی بڕیاردانیە بۆ نمونە لە هەڵوەشانەوە لە لێپرسینەوە و مەسەلەی متمانە وەرگرتنەوە لە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان. بێگومان پەرلەمانی عێراق هەتا 1/7/2018 تەواوی دەسەڵاتی یاسایی خۆی هەیە و ئەتوانێت قانون دەرکا، ئەتوانێت متمانە وەرگێتەوە لە بەرپرسە تەنفیزەکان، ئەتوانێت بڕیارە بکات. سەبارەت بە هەڵوەشانەوەی ئەنجامی هەڵبژاردنەکان هیچ دەقێک نییە لە دەستوری عێراقی لە قانونە عێراقیەکان قانونی هەڵبژاردن بێ قانونی کۆمیسیۆن بێ باس لە دەسەڵاتی هەڵوەشانەوەی هەڵبژاردن بکات. بێدەنجی لێکرا لەم بابەتە کە بێدەنجی لێکرایە هەڵبژاردن لە عێراق بە قانونێک ئەنجام براوە و بە قانونێکیش ئەتوانرێت هەڵوەشێنرێتەوە. هەر بۆیە ئێستا پرۆژە یاسایەک ئامادەکراوە بە ناوی پرۆژە یاسای هەڵوەشاندنەوەی ئەنجامی هەڵبژاردنەکانی ئەنجومەن نوێنەرانی عێراق
مادەم پەرلەمان دەسەڵات دەرکردنی یاسایی هەیە ئەتوانێت بە یاسا ئەم هەڵبژاردنە هەڵوەشێنێتەوە هەرچەندێک ئێستا پەرلەمان لە عوتڵەی تەشریعیدایە و لە کۆتایی تەمەنی خۆیدایە ڕەنگە ئەم هەنگاوهەنگاویشی ئاسان نەبێت بەڵام وەکو دەسەڵاتی هەیە. بەڵێ بەس کاکزان ئێستا پرۆژەکە ئامادە کراوە ئێستا بۆ نمونە ئێوە کەی بەنیازنم پرۆژێگە نیساب تەواو بوو پەسەند بکرێت پرۆژەکە ئامادە کراوە و دراوە بە لیژنەکان و پرۆژێک کە بەرز بۆ باسی دەکەی بۆ هەڵوەشانەوەی هەڵبژاردنەکە ئامادە کراوە؟ بەڵێ پرۆژەکە پێشکەشی سەرۆکاتی پەرلەمان کراوە و لە یەکەم کۆبوونەوەی پەرلەمان خوێندنەوەی یەکەمی بۆ ئەکرێت و ئاراستەی لیژنەی قانونی دەکرێت لیژنەی قانونیش تەقریری خۆی حازر کردێ لەسەری لە ڕۆژی دوم دەتوانێت کۆبوونەوەی دومی لەسەر بکرێت و خوێندنەوەی دومی بۆ بکرێت و لە ڕۆژی سێم دەتوانێت بخرێتە دەنگدان و لە ڕۆژی دەنگدانش لەسەری دەکرێت بچێتە بواری جێبەجێکردن بێ ئەوەی پێویستی بە بڵاوکردنەوە لە وەقای عراقی یان پێویستی بە ئیمزای سەرۆکی کۆمەڵ هەبێت. بەڵێ ئەی سەبارەت بە نیسابی یاسایی ئەو کۆبوونەوەی کە کراون نیساب تاو نەبووە ئێوە ئومێدتان وایە کە مەسەلەن بازۆکی کە ئەسپەی کۆبوونەوەیکی تر بەڕێوە بچێت نیسابی یاسایی تاو بکرێت؟ لە کۆبوونەوەی ڕابردوو نیسابی یاسایی نزیک بوو لە تەواوبوون زیاتر لە 150 ئەندامی پەرلەمان ئامادە بوو پێویستمان بە 16-17 ئەندام پەرلەمانی تر هەبوو و لەم دوو ڕۆژە کارێکی زۆر کراوە بە پەیوەندیکردن بە پەرلەمانتارەکان بە تایبەتی پەرلەمانتارێک کە لە ئەنجامەکانی هەڵبژاردن ڕازیین چ لە دەرچووەکان ئەوانەیە کە خۆیان کاندید نەکردن و بەڵام بە هەستێکی نیشتیمانی کە ئەیانەوێ ئەم ئەزمونە بپارێزن لە ساختەکاران نانەوێ عراق بکەوێتە دەستی مافیاکان ئەوانەیە کە بە پارە دەستەڵات دەکردن کورسیەکانی پەرلەمان دەکردن هەوڵێکی باش دراوە بە پێ زانیاریەکانی ئیتلافی وەطنیەی ئەلاوی و هەروەها دەوڵەتی قانون توزیحیان پێدرا کە بە هەموو ئەندامەکانیان ئامادە بن وێ ڕای ئەوەش کۆمەڵێک تەکنیش ئامادە بێت کە ئەتوانین نیساب تێپەڕێنین. بەڵێ سوپاس دەکەم کاکزانە کاکێ چالاکێک بگەرم وڵای بەڕێزت هەندێکیان باس لەوە دەکەن کە ئەو داواکاریە و چوار لایەنەکەوە کۆمەڵێک لایەنی تریش لە سەراسی عێراق بۆ هەڵبەشانەوەی ئەنجامی هەڵبژاردنەکان مەترسی لەسەر پرۆسەی سیاسی دروست دەکات پێتان وایە کامە مەترسی دروست دەکات هەڵوەشانەوەی ئەمە ئەنجامە ساختەیە یاخود ئەو تەزویرێک کە لە هەڵبژاردنەکانە بەرامبەر بە دەنگی خەڵک کراوە؟ ببوورە تێنەگەیشتم بە تەواوی لە پرسیارەکەت. بەڵێ سەبارەت بۆی کاندێک لایەن پێیان وایە ئەو داواکاریەوە بۆ هەڵوەشانەوەی ئەنجامی هەڵبژاردن مەترسی لەسەر پرۆسەی سیاسی دروست دەکات بەس بە بۆ چوونیەوە کامیان مەترسی دروست دەکات ئەو تەزویرێک کە کراوە یاخود ئەوەی کە ئێستا کار بۆ دەکرێت ئەنجامی هەڵبژاردنە هەڵبوەشێنرێتەوە؟ بۆ ئەو داواکاری ئێمە بۆ مەترسی لەسەر پرۆسەی سیاسی دروست دەکات ئێمە داواکاریەکی حەقمان هەیە ئێمە مافمان خوراوە چەندکانێکی سیاسی بەتابەتی لە کوردستان و لە عێراقیش بافی خوراوە دەنجی دزراوە ئەگەر ئەو دەنگە بدەزرێت کە لێنی سیاسی دروست دەبێ هەڵدێری سیاسی دروست دەبێ ناسەقامگیری ئەمنی دروست دەبێ ناسەقامگیری سیاسی دروست دەبێ ناسەقامگیری کۆمەڵایەتی دروست دەبێ ئەوە هەڕەشەیە لەسەر پرۆسەی سیاسی لەسەر عێراق ئەوەی کە ئەوان داوای دەکەن بۆ ئەوەی ئێمە کڕبین و بۆ ئەوەی مەترسی لەسەر پرۆسەی سیاسی دروست نەبێ ئەوە مەترسیە لەسەر کورسیە دزراوەکانی ئەوان ئەوە مەترسیە لەسەر ئەو کورسیە ناشەرعی ئەوان لەسەری دانیشتون ئەو مەترسی نییە لەسەر پرۆسەی سیاسی ئەگە بڕیارە پرۆسەی سیاسی لە عێراقدا پرۆسەیەکی ڕێک و ڕەوان و دیموکراسی بێ. بەڵێ یعنی پێتان وایە زیانەکانی کامیان زیاتر لەسەر ئایندەی پرۆسەی سیاسیەوەی کە ئەم هەڵبژاردن لەم ساتە وەختەدا هەڵبوەشێتەوە ئەنجامەکەی یاخود ئەم تەزویر و ئەم تەزویرێک کە کراوە بۆ 4 ساڵی ئایندە بەردەوام بێەوە خەڵک بە نوێنەری ساختە چێتە پەرلەمانی عێراقەوە؟ کاکە جان ئێمە جددین لەو مەسەلەیە ئێمە کە دیفاع لە دەنجی خۆمان دەکەین بۆ کورسی و سڵتە و دەسەڵاتمان نییە ئێمە بۆ خەڵکمانە ئێمە ئەوە دەنجی خەڵکە خەڵک باوەڕی بە ئێمە بووە دەنجی بە ئێمە داوە بۆیە واجبێکی ئینسانی شەرعی دینی نیشتیمانی و نەتەوەییە کە ئێمە دیفاع لەو دەنگە دزراوە نەبکەین بۆیە ئەو دەنگانە دەبێ بژێڕینەوە بە هەر شێوەیەک بۆمان بلوێ هەوڵی بۆ دەدەین کۆششی بۆ دەکەین خەباتی بۆ دەکەین شەڕی دیبلۆماسی بۆ دەکەین بۆی ئەو دەنگانە بجێڕینەوە و لەسەر یەک دانە دەنگدەری خۆشمان خۆش نابین ئێمە. بەڵێ
کەواتەوە شەڕی پۆز نییە، شەڕی ئیرادەیە ئەوەی کێوەکو چوار لایەنەکە ئێستا کاری بۆ دەکەن. بەڵێ ئەمە لە هەڵبژاردنەکاندا وەکو بزوتنەوەی گۆڕان دروشمەکەمان ئەوە بوو کە گۆڕان ئیرادەیەکی بەردەوامە و بەکردەوە گۆڕان ئیرادەیەکی بەردەوامە و بە تایبەتی کە گۆڕان بەرفراوان دەبێ کە بەرەی گەل بەرفراوان دەبێ پێک دێ لە گۆڕان لە بزوتنەوەی گۆڕان پێک دێ لە کۆمەڵی ئیسلامی لە یەکگرتووی ئیسلامی لە هاوپەیمانیەکەی دکتۆر بەرهەم لە حزبی شیوعی کوردستانی و لە بزوتنەوەی ئیسلامی ئەو بەرەیە ڕۆژ بە ڕۆژ دێ و فراوان دەبێ. ئەوە نێارەکانمانن دەبێ بای ئەوەندە تێبگەن و لە منطق بگەن و تێبگەن کە ئەو بەرەیە وا خەریکە فراوان دەبێ ئەو بەرەکەی ئەوانە خەریکە تەسک دەبێتەوە. بۆیە ئەوە شەڕی ئیرادەیە لە نێوان دوو هێزدا، لە نێوان دوو بەرەدا. یەکیان بەرەی گەلە، بەرەی ڕاستەقینەیە، بەرەی حەقخوازیە، بەرەی یەکسانیە، ئەوەی تریشیان بەرەی گەندەڵیە، بەرەیە کە 27 ساڵە خەڵک لی تێر نەخواردوون. بەس سەئیدی با خەڵک لێرەوە ئەو دووبەرەیە بناسێ خەتێک بەبینی ئەو دووبەرەیەدا بێنێ. بەڵێ بەس پێتان وایە سەرکەوتن بۆ کامیانە ئێستا ئێمە لە بەردەم دوو بەرەو دووێنەدان بەرەیەکیان بۆ نمەس ئێستایەوە پەرلەمانتارەکانتان ناردوو بۆ بەغداد و بۆی ئەنجامی هەڵبژاردنەکە هەڵبوەشێنەوە. لەلایەک تری شەردوو هێزەکە پارتی ویکێتی خەریکی گفتوگۆن لەگەڵ لایەنەکان بۆ بەرەسێنانی پۆست. هەرگیزا و هەرگیز سەرکەوتن بۆ بەرەی گەندەڵ نییە. بە لەوانەیە ئەوڕۆ بیخوا، لەوانەیە سبەش بیخوا، بەڵام دووسبەی نەیخوا. سەرکەوتن بۆ بەرەی گەلە، سەرکەوتن بۆ ئەو بەرەیە کە دیفاع لە میلەتی خۆی دەکا، دیفاع لە ڕەش و ڕوود دەکا، دیفاع لە مافی قوتی خەڵک دەکا، دیفاع لە مافی ئازادی خەڵک دەکا، دیفاع لە مافی بوون و وجودی خەڵک دەکا. ئەو بەرەیتر باچی بە خەڵک نییە، وڵات بە ئیخۆی نازانێ، میلەت بە ئیخۆی نازانێ، بۆیە دزی لێ دەکا. باوک ئەگەر باوچێکی ڕاستەقینەی بنەماڵەکەی خۆی بێ دزی لێ ناکە، تعدای لێ ناکە، غەدری لێ ناکە. ئێمە خۆمان باوکی میلەتدانین، ئەوان خۆیان لە باوکی زیاتر داناوە. ئێمە خۆمان بە خاوەنی ڕاستەقینەی میلەتی خۆمان دەزانین. بۆیە هەموو هێز و توانای ئێمە لە میلەتەوە هاتووە. ئەو هێز و لایەنانەی ئەو بزوتنەوانەی کە هێزەکەیان لە هێزی ڕاستەقینەی میلەتی خۆیانەوە هاتووە قەت نادۆڕێن. لەوانەیە شکەست بێنن، لەوانەیە ڕۆژێ بکەون، بەڵام هەڵدەستنەوە بەردەوام دەبن. دنیا شەروایە هەوراز و نشێوە. ئێمە ئەوەی ئەو ڕۆژ بە نشێو نازانین. ئێمە ئاوای دەخوێنینەوە لە بزوتنەوەی گۆڕاندا ئاوای دەخوێنینەوە کە ئەوانە لە شکستی خۆیان ئەو هەڵسو کەوتە ناشەرعیان کردووە. ئەوان شکاون. ئەو بزوتنەوەی گۆڕان و میلەت نییە، ئەو بەرەفراوانەی میلەت نییە شکابێ. بەڵێ سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی. گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی. هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە. لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە. لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان. ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا. گروپی کۆمپانیەکانی نوێکار. کۆمپانیای دنیا دیکۆر بۆ هەموو کارێکی دیزاین و دیکۆرات. کۆمپانیەکەمان ئامادەیە بۆ کاری دیزاین و نۆژەنکردنەوە و جێبەجێکردنی ڕووکاری دەرەوە و ناوەی بینا و پرۆژەکانتان با سوودوەرگرتن لە باشترین ستافی جێبەجێکار و با سەرپەرشتی ئەندازیاری شارەزا، با بەکارهێنانی مەوادی سمنتبۆرد، ئەسترۆپۆل، سەقفی مەغریبی، کاغەزی دیوار، تەختەی ئەرزی، سرێتی واڵ و چەندین دیکۆری تر. لە ئێستادا دەتوانن زەویەکانتان ڕادستی ئێمە بکەن با کەمترین کات و بە باشترین کوالەتی کارەکانتان جێبەجێ دەکەین. ناونیشان سلێمانی شەقامی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. کۆمپانیای دنیا دیکۆر بۆ هەموو کارێکی دیزاین و دیکۆرات. برنج و ڕۆنیقو ئەگەرەتەوێت سفرە و خوانێکی بەتامترت هەبێ و خوانێکی ناوازە پێشکەشی ئازیزانت بکەیت، ئەوە بێد و دڵی برنج و ڕۆنیقو هەڵبژێرە.
برنجی قو 11 دەرەجەیەکی دەنگ درێژە بۆ تەندروستێکی باشتر برنج و ڕۆنی قو بەکاربێنە. برنج و ڕۆنی قو تامێک بۆ هەمیشە. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گەێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 070 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. کاتێک ئێوارە گەڕێیتەوە بۆ ماڵەوە بۆنێکی خۆش سەرنجت ڕاکێشێ، خۆت بۆ ڕناگیرێت و سەرێک لە چێشتخانەی ماڵەکەتە دەی. خانمی ماڵ بەڕوێکی خۆشەوە پێتەڵێ بۆن و بەرامەی فاسۆلیای هانا چاوەڕێی خوانێکی شاهانەمانەکە. فاسۆلیای هانا تام و لەزەتی سفرەی ئێوارانی ڕەمەزانە. فاسۆلیای هانا لە بەرهەمە ناوازەکانی کۆمپانیای ئازاد ڕایسە. چیا ئەسپیڕەش سەرچاوی چێژە و ڕەونەقدار و گەش بەراکەت و خێر پێویستی ماڵە وەرنە لای ئێمە بانە بن بێبەش برنج و ساوار شعری ئەو چایە باش و نیسک و نۆک ڕۆن و لۆبیایە ئەسپیڕەش تەنیا و بێوێنە و جیایە چی خواردن هەیە هەمووی مەلایە هێندە هەرزانە کەس نابێ بێبەش کوالێتی بەرز و تام و بۆنی خۆش بەرهەمە شازاکانی ئەسپیڕەش بەرهەمە شازاکانی ئەسپیڕەش بەرهەمەکانی گروپی ئەسپیڕەش. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان. کاک زانەگە بگەڕێنەوە لای بەڕێزت سەبارەت بە پەرلەمانی عێراق و مەسلەی کارکردن بۆ لێپرسینەوە لە کۆمیسیۆن بە بۆ چوونیەوە ئەم کۆمیسیۆنە تا چەندێک بێلایانی لەرزدا لەم هەڵبژاردنەوە لە پەرلەمانی ئێستا و لە ئایندەش دەتوانرێت چ ڕێکارێک بگرێتە بەر بەوەی کە لێپرسینەوە لەم کۆمیسیۆنە ئێستا بکرێت. کاک حەشیم ئەگەر بەبیرتان بێ کاتێک کە من بڕیادەری لیژنەی شارەزایان بۆ دیاریکردنی ئەم کۆمیسیۆنە کۆتایی کارەکانی لیژنەکە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیم ئەنجامدا تێیدا بە هەموو گەلی عێراق ڕاگەیاند کە ئەم کۆمیسیۆنە کۆمیسیۆنێکی سەربەخۆ نیە بەڵکو کۆمیسیۆنێکە لەلایەن سەردانێکی سیاسی دەستی بەسەردا گیراوە و چاوەڕوانی ئەوە لەم کۆمیسیۆن نەکەن کۆمیسیۆنێکی پێلایەن بێت لەبەرەوەی چەندین کەسی زۆر بەتوانە و شارەزا بەیان کاندید و ببنە ئەندامی ئەم کۆمیسیۆنە بەڵام لەبەرەوەی حیزبە گەورەکان پشتیوانیان نەکردن نەیانتوانێت ببنە کۆمیسیۆن. بۆیە میان لە سەرەتاوە دڵنیا ببنەوەی کە ئەم کۆمیسیۆنە کۆمیسیۆنی حیزبە باڵەدەستەکانە. ئەوان چارەنووسی ئەم دەوڵەتەکان لەڕێی ئەم کۆمیسیۆنە لە بەردەستی خۆیان داگرتووە. لەم هەڵبژاردنە بەڕاستی دەتوانین بڵێین ئابروبەرانەترین هەڵبژاردن بۆ کە لە عێراق ئەنجامدراوە بە کۆمیسیۆن پەرلەمانی هەر خەڵەتان وای تێگەیاند کە ئەم سندوقی ئەلکترۆنیە بە هیچ شێوێک هەڵە ناکە و بە هیچ شێوێک مەجالی ساختەکاری تێدا نیە و بە شێوەیەک بابەتەکەیان ڕوون کردووە بۆ ئەندامانی ئەنجومەی نوێنەران تا هەموو هیواڵاواتێکمان خواست کە ئەم هەڵبژاردنە هەڵبژاردنێکی پاک و نمونەیی دەبێت. جێی سەرسامیە کە وڵاتێکی وەکو کۆریا کە ئەم سندوق ئەلکترۆنیەی دروست کردووە لە وڵاتی خۆی کاربوون سندوقە ناکات و وڵاتە ئەوروپی پێشکەوتوەکان کاربوون شێوازی دەنگدانە ناکات. بەڵام ئێمە لە عێراق لەبەرەوەی ئەوەندە معاناتمان هەبووە بەدەستی ساختەکاری خوامان بۆ ئامێرێک شێوازێکی نوێ بدۆزینەوە کە ڕێگا لە ساختەکانە بگرین. بۆیە ئێستا پەرلەمانی عێراق
بە هەموو قوتی خۆی هەوڵ ئەدا لێ پرسیینەوە لەم کۆمیسیۆنە بکە و من لێرەوە ڕای دەگەێنێ فەرەزەن ئەم هەڵبژاردنە سەریشی گرێت و پەرلەمانی نوێ دەست بەکاربوو بە مەنزامەی ئێستا هەیە دڵنیام سەرەتای کارەکانی ئەم پەرلەمانە ئەوە دەبێت ئەبێ لێ پرسیینەوە لەم کۆمیسیۆنە بکرێەوە ڕوبەڕووی دادگا بکرێنەوە لەبەر ئەم کارە ناوشەڕیانێکی ئەنجامیان داوە. بەڵێ زۆر باشە بەس سەبارەت بەوەی کە ئەوەی کێوە داوای دەکرد من بەرپرسێکی باڵای بڵین دوو حیزب دەسەڵاتدارەکەیێن باسی لەو کردو داواکاریەوە کە ئێستاەوە لە پەرلەمانی عێراق خەریکن داواکارێکی کارەساتە لە ڕووی سەقامگیری و لە ڕووی ئاسایشی عێراقەوە پێتان وایە کارەساتە و داواکاریەوە کاتانە بۆ هەڵوەشانەوەی ئەنجامی هەڵبژاردنەکان ڕەتکردنەوەی تەزویر کارەساتەوێ ئەو مافیانە دەسەڵاتیان بەدەستەوەی لە وڵاتە ئەمانە بۆ 4 ساڵی تر سامانی گشتی ئەم وڵاتە بە هەدەر بدەن بۆ 4 ساڵی تر یاری بە هەست و دەستی گەلی عێراق بکەن ئەمە کارەساتە ئەوەی ئێمە داوای دەکەین هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەگەڵ هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکان لە مانگی 12 دووبارە بکرێتەوە ئەمە چ کارەساتێکی تێدایە ئەمە تەنها ڕێگریکردن لەو مافیانەی کە لە ڕێی پارە و لە ڕێی کۆمپانیەکانیان وستیانە دەسەڵات بکردن بخوێن. بەڵای سەبارەت بە مەسلەی ئەوەی کە ئێستا لایەنە عێراقیەکان خوێندنەوەیان بۆ کورد چییە ئێستا بۆ نمونە ئێوە لە شەقامی عێراقی بۆ نمونە وەکو چوار لایەنەکە لە بەغداد خەریکی دانیشتنی پەرلەمانن و پارتی یەکێتیش ڕۆیشتن بۆ بەغداد بە دەنگەکانی ئێوە خەریکی وتوێژن. ئێمە پێمان وایە لەسەر ئاستی عێراق هاوپەیمانی گەندەڵکاران لە ئالایدایە گەندەڵکاران لە کوردستان یا لە بەغدادن ژۆنیەکانیان بەیەکەوە هاوبەشە و پشتی یەکتر دەگرن و ئێستا کە گفتوگۆکانیان دەست پێ کردووە هەموو ئەم کارەساتانەی کە لە 2 ساڵ و 3 ساڵی ڕابردوو بەسەر خەڵکی کوردستانیان هێنا لەبیر چووەوە جیرانەوەی ناوچەی جێناکەوتەکان بە دەستی حەشدی شەعبی و زەیش عێراقی لەبیر خۆیان بردەوە و بەغدایەکان و عێراقیەکانیش مەسەلەی ڕیفراندۆمیان لەبیر خۆیان بردەوە هەموو لە پێناوی کورسی و پۆست و دابەشکردنی بەشەکانی کێکەکە لە نێو خۆیانە تاکۆشی لە یەکتر دەکەن. بەڵام من دڵنیام ئەم زۆر حکوومەتە کە لەسەر بناغەیەکی ناشەرعیدا بمەزرێ سەقامگیری بە خۆیەوە نابینێ و ناتوانێت گرفتەکانی خەڵکی عێراق چارەسەرکە بەڵکو دەبێت چەندین گرفتی تر چاوەڕوان بین کە ڕوو دەدا لە نێوان هەرێم و بەغداد و ڕوو دەدا لە تەواوی عێراقیشەوە. ئەم حیزبولایانەی کە ناڕازین بە ئەنجامەکانیان بژاردن کۆمەڵێک حیزبولایانی سیاسی گەورە و کاریگەر لەسەر ئەرزی واقع ڕەنگە ئەوانە بۆی سندوقەکانەوە توانی بتیان دەنجی ئێمە بڵێن بۆ خۆیان و بە تەزویر بگەنە دەسەڵاتن بێنە پەرلەمان ئەمەوەی کە لە نێو میلەتە لە نێو خەڵکە شەقام دەجوڵێنێ بە کاریگەری لەسەر ڕای گشتی ئەو حیزبولایانە سیاسیانن کە ئەمڕۆکە پێیان وایە ئەم هەڵبژاردنێکی ساختە بووە. بەڵێ سپاس دەکەم کاک زانە کاک چالاگەک بگەڕێن و لای بەرز سەبارەت بەوەی کاگەر ئێوە نەتانتوانی بۆنم لە سەراستی پەرلەمانی عێراق و ئەنجامی هەڵبژاردنە هەڵبوەشێننەوە وەکو چوار لایەنە چی بژاردەیەکتان لە بەردەمدایە بۆ قبوڵ نەکردنی ئەنجامی ئەم هەڵبژاردنە کە پێتان وایە ئەنجامێکی ساختەیە؟ وەڵای من پێشەوەی وەڵامی پرسیارەکەت دەمەوە حەز دەکەم سەبارەت بەو کارەساتەی ئەو برادەرە باسی کرد بوو کە کارەسات چاوەڕێ ئەو وڵاتە دەکات ئەگەر ئەنجامی هەڵبژاردنەکان قبوڵ نەکرێ یاخود هەڵبژاردنەکان دووبارە بکرێنەوە. من بە یەک گوشە پێ دەڵم ئەوە کارەساتە بۆ خۆی و بۆ حیزبەکەی چکە خۆی لەسەر دزی و گەندەڵی لە بەغداد دەرکرا بوو یەکێک دەتوانێت بڵێ کارەساتە خەم لە میلەت بخوا کە خۆی بە کارەسات دەرنەکرابێ لە بەغدا. سەبارەت بە پرسیارەکەی جەنابێت چی ئەگەر ئەو هەوڵانەی بەغدا و مەسەلەی کۆمیسیۆن و ئەوانە سەری نەگرت ئەمە هێزی مەدەنین ئێمە هێزی نیشتیمانین ڕێگمان لە ناو میلەتی خۆمانەوە هاتووە دەنگمان بۆ خەڵکە ئەگەر هەوڵی ئەومان هەبێ کورسی دەسەڵاتیش بگرینە دەست بۆ خەڵکمانە بۆ خۆمان نییە ئێمە نەهێزی چەکدارمان هەیە نە پارە و پولی دزراومان هەیە دیفاعی پێ بکەین لە خۆمان خەڵکی پێتەفرە بدەین. من لە پێشتریش گوتومە ئێمە بە یەک ساح دەچینە سەر کورسی بە یەک ساحیش دێنە خوارێ ئەو ڕێکارانی لە پێش ئێمەدایە هەموو ڕێکارە مەدەنیەکان هەموو دەرگا
جۆرەکانی خەبات لە پێشماندایە بۆ بەرەنگاربوونەوەی ئەو هێزە زاڵم و ستەمکارەیە. ئەمە کاتی خۆی من وەکو پێشمەرگەیەکی دێرین هیچ ڕێگایەکمان لە پێش نەمابوو بۆ ئەوەی دیفاع لە میلەتی خۆمان بکەین، نە ڕێکاری مەدەنی، نە خۆپیشاندان، نە ناڕەزای دەربڕین، نە مێدیا، نە خەباتی پەرلەمانی، هیچ ڕێیەکمان لە پێش نەبوو بۆیە چەکمان هەڵگرت دژ بە ڕژێمی بەعس بۆ دیفاع لە میلەتی خۆمان بکەین، بەو چەکەیە دیفاع لە میلەتی خۆمان بکەین. بەڵام ئێستا ڕێکار گەلک زۆرە، زۆر کەس دەیانەوێ بەتایبەتی بزوتنەوەی گۆڕان و هێزەکانی تریش بۆ تۆمەتبار بکەن کە ئەوانە پەنادە بەنە بەرچەک و تونوتیژی. ئەمە لێرەوە حەز دەکەم کۆمەڵانی خەڵکی کوردستان دڵنیا بکەمەوە کە ئێمە هەرگیزا و هەرگیز پەنا بۆ چەک نابین. ئێمە بەهێزترین چەکمان هەیە لە دنیادا، لە چەکی ئەتۆمیش بەهێزترە، ئەویش چەکی جەماوەرە، چەکی میلەتی خۆمانە. ئێمە سەلمانمان کە ڕێگمان لە ناو میلەتی خۆمانە کە ڕۆژە لە ڕۆژان بمانەوێ جادە بجوڵین دەتوانین بجوڵێنین، ڕۆژە لە ڕۆژان بمانەوێ مەبەست و مەرامەکانی خۆمان ئەگەر بە ڕێگای پەرلەمانی نەماتوانی جێبەجێ بکەین دەتوانین بە ڕێگای تر جێبەجێ بکەین. ڕەوانشاد کاک نەوشیروان زیاتر لە 2 ساڵەوە پێش فەرمووی ئەگەر هیوادارین خەباتی پەرلەمانی گوتی تاوەکو ئێستاش باوەڕمان بە خەباتی پەرلەمانی ماوە. ئەمە دوێنێ لە بەیاننامەکەی بزوتنەوەی گۆڕانیشدا لە ئەنجامی کۆبوونەوەی جڤاتی نیشتیمانی ئەوەمان دەستنیشان کردووە، ئاماژەمان بۆ کردووە هێشتان باوەڕمان بە خەباتی پەرلەمانی ماوە، هێشتا ئومێدمان ماوە کە ئێمە لە ڕێگەی سنووقەکانی دەنگدانەوە مافەکانی میلەتی خۆمان دەنجی خۆمان بەدەستبێنین بۆ ئەوەی لەو وڵاتە حکم بکەین. بۆیە ڕێکار زۆرن، شێواز زۆرن، ڕێگاش زۆرە، بێئومێد نین. ئەوانن دەیانەوێت ئومێد لە خەڵک بستێنەوە، ئەوان دەیانەوێت میلەت بێچارە بکەین، ئەوە ئێمە دەمانەوێت میلەت بە ئومێد بێ، ڕێگە چارەش زۆرە. وەکو شاعیریش گوتنی دنیا هێشتان خێری تێدایە. بەڵێ زۆر باشە، بەس بە کورتی سەبارەت بە چوار لایەنەکە بەیەکەوە بڕیار لە بژاردەکان دەدەن یاخود گرنگترینەوە بژاردانە چییە کە ئێوە لە بەردەمێوەدا هەیە؟ بێگومان ئێمە دوێنێ لە بەیاننامەکەی خۆماندا باسی ئەومان کردووە هەموو ڕێگاکانی خەبات، هەموو دەرگایە کراوەیە بۆ ئێمە بە بایکۆتیشەوە، بەڵام بە هاوکاری بە گفتوگۆکردن لەگەڵ هەر چوار لایەنەکەی تر یاخود لەگەڵ هەر 5 لایەنەکەی تریش. ڕاستە 2 لایەنەکەی تر بە شێوەیەکی ڕسمی لەو کۆبوونەوەی لەگەڵ مە گۆرگ نەبوون، بەڵام حزبی شوعی کوردستانی و بزوتنەوەی ئیسلامیش 2 هێزی سەرەکین، 2 هێزن قاعدەی خۆیان هەیە، ئەو ڕۆهاتوونەتە بەرەی گەل و دیفاع لەگەڵی خۆیان دەکەن. ئێمە لەگەڵ ئەوانیش مشاورە دەکەین هەمومان پێکەوە، چکە ئەوە بەرەیگەلە دەبێت هەمومان پێکەوە بین و حەز دەکەم ئاماژە بە یەکشت بدەم بەڕاستی لێرە. هەر هێزێک لەو هێزانە لەو 6 هێزەی کە ئێستا بەرەیگەلیان هەڵبژاردووە، هەر هێزێک سڵەمینەوە بکە، سستی بکە، یاخود کشانەوەی هەبێ، یاخود بە شێوە لە شێوەکان پەشیمان بێتەوە لەو سیاسەتی ئەو بەرەیگەلە، لەو باوەڕدام میلەت ڕەحمی پێناکە و مێژوش ڕەحمی پێناکە. سپاس دەکەم. کاکزانە کاتمان کەمەوە سەبارەت بەوەی کە ئەگەر بۆنم لە پەرلەمانی عێراق نەتوانرا ئەنجامی هەڵبژاردنەکان هەڵبوەشێنرێتەوە و ئەو لیژنەی کە حکوومەتی عێراقی پێکێناوە ئەنجامی نەبوو، دەبێ ئەو لایەنە ناڕازیانە چی بکەن؟ بەڵێ ئەمە لەسەر چەند ئاستێک کار دەکەین، لەسەر ئاستی پەرلەمانی ئێمە کۆمەڵێک میکانیزمی پەرلەمانیمانە بەردەستا، هەر ئەوانە بەکاردەگرین، بڕیاری پەرلەمانی دەرەکەین، دەچینە دەسەڵاتی دادوایی سکاڵا لە تۆمەتکردن و پەرلەمانتارەکان، چاودێری کۆمیسیۆن دەکەین و هەوڵ دەدەین متمانیان لێ بسەنەوە و داوا لە حکوومەت دەکەین کە ئیزراعات بکات بەرامبەر بە ئەو کەسانی نزیکاری و ساختەکاریان کردیە. بەڵام لایەنە سیاسیش حیزبەکانیش توانش شوێنی کارێکی خۆیان دەتوانن بە شێوەی ئەحزاب کارەکانی خۆیان بکەن، خەڵکانی کۆمەڵگەی مەدەنی دەتوانن کارەکان بکەن، کاندیدە زەرمەندەکان دەتوانن لەڕێی سکاڵەکانیان لەو چەند ڕۆژێ داهاتوو پێشکەش بکەن، تانی خۆیان پێشکەشکان و هەوڵی دیپلۆماسی لێ لەگەڵ نەتەوەیەکگرتوەکانی وڵاتانی دنیا بێنە سەر خەت
دان بە شەرعیتم هەڵبژاردنانن ئەمانە ئەو ڕێگانن کە ئێمە داگرینە بەر. بەڵێ بەڵام لە ئاستی دیبلۆماسی تا ئێستا وڵاتەنەدانیان بەم هەڵبژاردندا ناوە بە شەڕێتی هەڵبژاردنە؟ بەڵێ بە شێوەیەکی گشتی وەزایە لە خەڵکی عێراق کردووە بۆ زەندانی هەڵبژاردنەکە، بەڵام وەزارەتی دەرەوەی بەریتانیا وەزارەتی دەرەوەی ئەمریکا هەروەها سەفارەتی بەریتانیاش ئەوان لە کۆمیسیۆن کردووە لە حکوومەتی عێراقی کردووە کە لێکۆڵینەوەی ورد بکە لەو نیگەرانیانەی کە هەیە بەرامبەر بە هەڵبژاردنەکە و داوان لێکردوونە کە بەشێک لە وێزگەکانی بەریتان بەدەست بژمێردرێتەوە بۆ ئەوەی گومان بڕەوێنرێتەوە لەسەر پرۆسی هەڵبژاردن. بەڵێ زۆر بە کورتی دواپرسیارم سەبارەت بەو داوای ئەو داوای کە پارتی یەکێتی داوای دەکەن کە لایەنەکان بایەگریز بین و بڕۆین بۆ بەغداد، دەبێت چوار لایەنەکە چۆن مامەڵەی لەگەڵا بکەن بە کورتی بێسپاس دەکەم. وڵی لایەنێک کە دزی پێبکە ناتوانێت تۆ لەگەڵی کار بکەیت، ئەی ئەوان هاتن ئامادەیان پیشاندا بۆ لێکۆڵینەوە و ژێرانەوەی دەنجی دزراوی لایەنەکانی تر ئەو زەباڕوویان هەبێت داوای کاری بەش بکەن پێکەوە. نەخێر ئەم چوار لایەنە پێویستە لە حاڵەتی بایکۆتایە لە حاڵەتی بەشداریدا بە هیچ شێوەیەک زارێکی در لەگەڵ یەکێتی و پارتی کاری هەڵبەش ئەنجامدەدات. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێزان زانە ڕۆستای ئەندامی پەرلەمانی عێراق و چالاک مۆندیز ئەندامی جیهانی نیشتمانی بزنەوەی گۆڕان کە لەم بەرنامەی لەگەڵ مام سوپاس بۆ بینەرانی بڕێز، سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی تر خواتان لەگەڵ.